پرۆژەی پزیشکی نازداران لە گەرمیان کەوتە کار. پرۆژەکە بۆ خزمەتکردنی 100 منداڵی نازداری بێباوکە. 50 منداڵی کچ و 50 منداڵی کوڕ. ڕێخەرانی پرۆژەکە دەڵێن پرۆژەیەکی بێلایەنە و سەر بە هیچ ڕێکخراوێکی حزبی نییە. تەنها بۆ خزمەتکردنی ئەو منداڵە نازدارانەیە لە ڕێگەی 11 پزیشکی پسپۆڕی بوارە جاجاکان لە گەرمیان. پرۆژەکە سەردانیکردنی خۆڕایی و دابینکردنی پێویستی دەرمان و پشکنین و نەشتەرگەری لەخۆ دەگرێت و خزمەتگوزارەکان لە ڕێگەی دروستکردنی باجێکی تایبەت بۆ منداڵەکە پێشکەش دەکرێت. پرۆژەی پزیشکی نازداران پرۆژەیەکی تایبەت بە منداڵانی نازدار لە تەواوی کوردستانە بۆ 100 منداڵی نازدار لە 50 کوڕ و 50 کچ لە 100 ئایلی جیاوازەوە لە کەلارەوە دەستمان پێ کردووە بە بەشداری 11 پزیشکی پسپۆڕ لە ڕێگەی کۆمەڵێک مختبەر و تاقیگە و دەرمانخانە و کۆمەڵگەی پزیشکیەوە کە مەبەستمان لێی خزمەتکردنی منداڵانی نازدار لە تەواوی کوردستان لە ڕێگەی QR-ێکی تایبەت بەم باجەی کە بۆ منداڵەکانمان دروست کردووە لە پشتەوەی باجەکە و وێبسایتێکی تایبەتمان دروست کردووە بۆ منداڵانە کە زانیاری تەواوی دکتۆرەکان و ئەو شوێنانی کە ئەیانەوێت خزمەتی منداڵانی نازدار بکەن لەم باجەیە لە خۆی ئەگرێ. ئومێد دەکەم تەواوی کۆمەڵگە پزیشکەکان ڕێکخراوانەی کە سەر بە تەندروستین هەموو لایەنەکان بتوانن هاوکارمان لە سەرپرستن و گەورەکردنی ئەم پرۆژەیەدا بۆی بتوانین زۆرتری منداڵی نازدار دایکی منداڵەکان خزمەت بکەین چونکە خزمەتکردنی ئەمانە ئەرکی سەرشانی هەمومانە. ئێمە کۆمەڵێک پزیشک لە شاری کەلار لە دەڤەری گەرمیان لەناو ئەم پرۆژەیە بەشداری 11 پزیشک خۆبەخشانە ئینشاءڵڵا بۆ خزمەتکردن و پێگەاندنی خزمەتی پزیشکی بۆ ئەم مناڵە نازدارانە. ئێمە لە 11 پسپۆڕی جیاواز لەناو پرۆژەی پزیشکانی نازداران وەکو هەنگاوی یەکەم ئینشاءڵڵا بۆ هەنگاوەکانی دواتر خزمەتگوزاری زیاتر و زۆرترمان ئەبێەوە ژماری پزیشکەکانیشمان حتمەن زیاترە بن. بۆ ئێستا بۆ مناڵە نازدارەکانە لە ئایندا ئینشاءڵڵا بۆ دایکی مناڵە نازدارەکانیش خزمەتگوزاریمان ئەبێ بۆ ئەو خوشکە بەڕێزانە. پلانەیە پرۆژەکە بۆ تەواوی کوردستان فراوان بکرێت و زۆرترین پزیشک بۆ سوودبینی تەواوی منداڵە نازدارەکان تەرخان بکرێت. یەکەم هەنگاوی لە گەرمیانەوە دەست پێ دەکات. خۆشی زۆرتان یەکەم بۆ ئەم پرۆژە جوانەی کە داتان هێنا بۆ یەکەم جار پرۆژێکی وە زۆر گرنگ پرۆژەی پزیشکی نازدارانی منداڵە جوانەکانی گەرمیان کە ئەمە بە تایبەت بۆ ئەو منداڵانی کە نەخۆشن و بێباوکن کەم دەرامەتن هەلێکی باشە بۆتان ڕخساندووە. هیوام سەرکەوتنیانە و هیوادارم بەردەوام بنوە. زۆر سپاسی ئەو دکتۆرە بەڕێزانە ئەەکەم کە هاوکاری گیانی خۆیان مرۆڤایەتی خۆیان ئامادە کردووە بۆ ئەمەی کە هاوکاری ئەم منداڵانە بکەن. هیوادارم نمونەیان زۆر بێ. دایکی منداڵە نازدارەکان ئەم جۆرە پرۆژانە بە گرنگ دەزانن بۆ منداڵەکانیان. سوپاسی ڕێخەرانی پرۆژەکە و ئەو پزیشکانە دەکەن کە بەم هەنگاوە لەم دۆخە خراپە دارایە گرنگی بە تەندروستی منداڵە بێباوکەکان دەدەن و هاوکاری پزیشکی بێ بەرامبەریان بۆ دابین دەکەن. هیوان ئامێق، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.